دەستی حەسووت لەناو ئەو هەموو خۆشەویستی خەڵکە بەڕاستی قەنەعەتمان بەوە ناکرد مەسەلەن کەسێک هەبێ کە ڕقی لە باوکم بێ، بەڵام بەداخەوە لە ساڵی 1991 لەلایەن کەسێکی نزیکە خۆشەویستی خۆشی بووە دەرمان خوارد کرا و بۆ هەمیشەیی گۆرانیەکانی وەکو جاران نەیتوانی بێڵێت. ئەو شۆ میوان بوون لە ماڵێکایت من نەمەزانی بە موعامەرەیە خۆشەویستی خۆشم بوون نزیک بە خۆم بوون وەختیان دانیشت تەواو بوو چایەکەیان هێنا هەر ئەو کوڕە چایەکە هێنا چایەکەی منی گۆڕی چایەکەی منی گۆڕی خستە بەردەمی خۆی چایەکەی خۆی هێنا بەردەمی من نەیشم زانیان خۆشەویستیە ئەمە کە چاکەی خواردووە تووشی ئەو حاڵەتە بوو ینی کە هاتەوە باوکم من بە بیرمە خوێن لە گەرویە هات منە قورگی ئازاری پێگەشت بوو ئەحساسێک کرد ئەمە مەسەلەن ئیلتیهابێکە قورگێشەیەکە کە گۆرانی زۆری وتووە لەوانەیە سێ چوار ڕۆژی سراحەت بکە دەنگی وەکو جاران مەسەلەن گەڕێتەوە بەڵام بەداخەوانە بوو.